سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 11. تیربارانکردنی نۆ تێکۆشەر و خەباتکار لە مەریوان. ئێوارەی ڕۆژی سێی خەرمانان هەورێکی ڕەش شاری داپۆشی بوو. دڵتەنگی ترس و سامێکی قورس و تاقەت پڕووکێن باڵی بەسەر شاردا کێشا بوو. ئەو ڕۆژە دەرفەتی چاوپێکەوتنی زیندانیەکان بە هیچ کەس نەدرا. خەڵخاڵی لە پادگان بوو، هاوکات هەموو هاودەستەکانی ڕژیم دەرەبەک، قیادەمەوەقەت، کۆنە ساواکی و کەسانی سەر بە مەکتەبی قورئان لە پادگان کۆببوونەوە. خەمێکی گەورە و گران دایگرت بووین. لە نەخۆشخانە بە سانیەی نەسیمی خوشکی جەلال دەڵێن دکتۆر عەزیم دکتۆرێکی پاکستانی بردراوە بۆ پادگان کە زیندانیەکان موعاینەی پزیشکی بکە. 9 کەس تیرباران دەکرێن. سانیە گێڕایەوە کە شەریفە خانمی دایکی لە کاتی نوێژکردندا لە ناکاو نوێژەکەی بڕێ و هاواری کردبوو، کتبووی شتێک قەوماوە، ئەژنۆم شکا و دڵم داکەوت. خاڵم ڕۆیشتبوو بۆ پادگان سیگار و قەند ببات بۆ زیندانیەکان. هاتەوە و لە ڕێوە خۆیدا بە زەویدا و دەتلاوە و هاواری دەکرد. ئاگر لە دەروونم بەربوو. کەس نەیدەزانی چیەتی، هەموو پێیان وابوو ناساغە و لەبەر ئێش هاوار دەکات. کەس بیری بۆ ئەوە نەدەچوو کە شتێکی بیستووە و لەبەر دڵی دایکم باسی ناکە. حاجی ڕەشیدی پیرخزرانیان چ بووە پادگان بۆ دیداری کوڕەکانی. ئەحمەدی پیرخزرانیانیش کە پێشتر باسم کرد بۆ ئازادکردنی حوسێنی برای سەنەدی خانوەکەیانی لەگەڵ خۆی هەڵگرت بوو چ بووە ئەوێ، بەڵام لەوێ دیسان دەیگرن. بە حاجی ڕەشیدی باوکیان کوتبوو کە کوڕەکانی داوای میوەیان کردووە. ئەویش دێتەوە ناو شار و میوە دەکڕێ و دەگەڕێتەوە بۆ پادگان. لە ڕێگا لە ناو شارەوە تا پادگان دەبینێ لەسەر جادەکە خوێن ڕژاوە. نازانێت چ باسە کە دێتەوە ناو شار، جەنازەکانیان هێنا بووە نەخۆشخانە. لە ناو شار بوو بە تەقا. ئەوەندەی ترس و خۆف باڵی بەسەر شاردا کێشا. کەس نەیدەزانی چ قەوماوە، کەس نەیدەوێرە زمان هەڵبڕێ و بپرسێت. هەڵاتمە بەر دەرگای ماڵی پورم، دیتم هەموو هاوڕێکانم لە بەر دەرگای ماڵی مەعسوومی خالیدی کۆبوونەتەوە. بۆ ساتێک هەستم کرد دوورە پەرێزن لێم و خۆیان لە قەرەی من نادەن. پرسییم چی بووە، بۆ وا دەکەن؟ لە ناکاو ئەرکانی ڕۆستەمی کە هاوڕێی حشمەتی برام بوو خۆی پێڕانەگیرا و هاواری لێبەرز بووەوە و کوتی لە پادگان 9 کەسیان تیرباران کردووە و تەرمەکانیان هێناون بۆ نەخۆشخانە. هاوارم دەکرد شتی وان مەڵێ بە باوکو دایکم گوێیان لێ نەبێ. دایکم نوێژی دەکرد. پورە ئایشێم هاواری کردبوو نوێژی چی دەکەیت، کوڕەکانت تیرباران کراون. باوکم هاواری کرد چۆن دڵت دێشتی وا بڵێیت. لە ناو شەپۆلی خەڵکدا بەرەو نەخۆشخانەوە ڕێکەوتین. هێزی ڕێگا ڕۆیشتنم نەمابوو. قەڵەمی پێم شکا بوو. قیژەی تەلعەتم دەبیست. حەپەسا بووم و هەرگیز نەمدەویست باوەڕ بکەم. هاوارم کرد مەگری درۆیە، شتیوا چۆن دەبێ. بەڵام ڕاست بوو. 9 کەسیان تیرباران کرابوون. حوسێن و ئەمینی برام، حوسێن و ئەحمەدی پیرخزرانیان، جەلالی نەسیمی، دکتۆر بەهمەنی ئەغزەری، فایقی عەزیزی، عەلی داستانی و ئەحمەدی قازیزادە. ئەحمەدی قازیزادە هەرەو کەسە بوو کە چەند ساعت پێشتر لەبەر دەرگای پادگان دیتم و کوتی بۆ ئازادکردنی ماشینەکەم هاتووم. ئەحمەدی پیرخزرانیانیش هەرەو کەسە بوو کە شەو هاتە بەر دەرگا و کوتی لەگەڵم وەرە دەچم سەنەدی خانوەکەمان دادەنێم با بەهانە بە حوسێنی برام نەگرن. بەر نەخۆشخانە خەڵکێکی ئەجگار زۆر ڕاوەستا بوون. شاری مەریوان هەمووان ڕژابوونە ئەوێ. هەموو ڕوخسارێک حەپەسا و دیار بوو.
نۆ جەنازەیان لەسەر یەکدانا بوو، گۆمێکی خوێنی دروست کرد بوو. خەڵک دەگریان و هاواریان دەکرد و جنێویان بە ڕژیمی ئیسلامی و هاوکارەکانیان دەدا. قیژە و هاواری خەڵکی تووڕەی بێدەرەتان لەگەڵ دەنگی تەقەی پاسداران تێکەڵ ببوو، بنەماڵەکان دەهاتن و ڕۆڵەکانی خۆیان دەبرد. حاجی سەید ڕەشیدی پیرخزرانیان کە هەردوو کوڕەکەی تیرباران کرابوون، تەرمەکانیانی لە پەنای یەکدانابوون و ڕەشتیەکەی سەری کێشابووە سەر تەرمەکان، بە دەنگی بەرز هاواری دەکرد: سەر لە بەیانی خاوەن دوو شێر بووم، ئەوەندەی پێنەچوو من وەجاخ کوێر بووم. حاجی تەنیا هەرە دوو کوڕی هەبوو. تەرمەکەی حوسێنی پیرخزرانیان لە ماشینێکی تۆیۆتادا بوو. درێژایی ماشینەکە لە باڵای حوسێن کورتتر بوو، هەردوو لاقی هاتبوونە دەرێ. من و شوکریە خانمی براژنم پەشۆکا بووین و نەمان دەزانی چی بکەین. خۆمان هاویشتە ناو ماشینەکە و بە تەما بووین لەگەڵ جەنازەکەی حوسێن بڕۆین بۆ پیرخزران. ئاغای ڕەحمانی ئەحمەدی باوکی شوکریە هاتە بەر ماشینەکە و هاواری کرد ئەوە چی دەکەن، بۆ کوێ دەچن؟ شوکریە قیژاندی: مەگەر نازانی حوسێنی پیرخزرانیان هاوڕێی حوسێن تیرباران کراوە؟ باوکی کوتی: با دەزانم. دەستی هەردووکمانی گرت و کوتی: بێنە خوارەوە، خۆشتان بەشتان هەیە. کە هاتمە خوارێ کەوتمە سەر گۆمێک خوێن کە حوسێنی برام لە ناوەڕاستی گۆمە خوێنەکەدا بوو. چاوە گەشەکەی دەیڕوانی و بزەی پێکەنین لەسەر لێوی بوو. کاس و پەشۆکاو ببووم. ئەوەندەی هێزم تێدا بوو قیژاندم: دەوا، دوکتر، خوێن. ڕەزای برام لە پەنای تەرمەکەی حوسێن هاواری دەکرد و دەگریا و بەدەم گریانەوە کوتی: دوکتر و دەرمانی چی؟ تیرباران کراون. چوومە سەر لاشەی تیرباران کراوی براکەم. ڕووداوەکە گەلێک قورس و سەنگین بوو. نەمدەزانی ئەمین چی بەسەر هاتووە و لەکوێیە. نازانم چەندەی پێچوو کە ئامۆزایەکی دایکم بەرزی کردمەوە و لە پشت ماشینێکی دانام و لەشی گەرم و خەڵتانی خوێنی ئەمینی نایە باوەشم. ڕەزا پورە ئایشێ و بێهجەتم لەبیرە کە لەو ماشینەدا بوون. بەرەو ئەڵمانە وەڕێکەوتین. هەتا گەیشتینەوە ئەڵمانە داوێنی کراسەکەم پڕ ببوو لە خوێن. لەسەر ئەو وەزع و حاڵە کە من و ڕەزا بوومان، شۆفەری ماشینەکە و پورم تکایان دەکرد بە دەنگی بەرزگریان و هاوار نەکەین. دەیان کوت قیادەمەوە قەد لەسەر جادەکەن و نەوە گوێیان لێبێت و بێن ڕەزاش دەستگیر بکەن. کاتێک دایکم دەگاتە بەر نەخۆشخانە، خەڵکەکە لێی کۆ دەبنەوە و دەیبەنە ناو ماشینێک و جەنازەی تیرباران کراوی حوسێن دەخەنە باوەشی و لەگەڵ چەند جەنازەی تر دەیان بەنە مزگەوتی حاجی نەجیم. خەم و پەژارەی حوسێن کەم نەبوو کە دایکم وێڵ و شەیدا لە ئەمینی کوڕی دەگەڕێت. پێی دەڵێن ئەمینیان بردووەتەوە بۆ ئەڵمانە. ئەویش پێی وا دەبێ ئەمین ئێعدام نەکراوە. دەیهەویست ئەمین ببینێت و باسی ئێعدامکردنی حوسێنی بۆ بکات. دایکم لە ڕێگای مەریوان تا ئەڵمانە مەچەکی دەستی حوسێنی گرتبوو تا جیا نەبێتەوە. ئەم نۆ کەسەیان کە تیرباران کردبوو جەنازەکانیشیان شپرزە کردبوون. دایکم بۆ دیتنی ئەمین زۆر بە پەلە و بێقەرار بوو. کە گەیشتە ناو مزگەوتی ئەڵمانە و دیتی جەنازەی ئەمین لەوێدانراوە، ئەو سازانی ئەویش ئێعدام کراوە. هیچ قەڵەم و زمانێک ناتوانێ ئەوە بنووسێ و وەسفی ئەوە بکە کە دایکم دروست لەو کاتەدا چه حاڵ و وەزعێکی هەبوو. لە ئەڵمانە کەسوکار خەبەری حوسێنیان لە من و ڕەزا پرسی. کوتمان لە مەریوانە. ئەوانیش پێیان وابوو تەنیا ئەمین ئێعدام کراوە. ئەمجار دایکی جەرگسوو تاومان دەستی بە شیوەن و لاواندنەوە و گێڕانەوەی بەسەرهاتی چەند ساڵەی خۆی کرد. دووری لە منداڵەکانی
تاسەنەشکان و تێرنەبوونی لە دیداری یەکتری و گەلێک ساڵ ڕەنج و مەینەت کێشان بە هیوای گەیشتن بە دوا ڕۆژێکی خۆش و حەسانەوەی ڕۆژانی بە ساڵاچوویی لە ژێر سێبەر و پەنایاندا. دایکم سەری هەردوو کوڕە تیر باران کراوەکەی لە باوەش گرت بوو. مەلای ئاوایی بە ڕەسم و یاسای مەسەبی پێیکوت کە ئاوان نابێ و شەرعی نییە کە تۆ لێرە بی. دایکم کوتی من هێشتا تاسەم لە منداڵەکانم نەشکاوە و بە تایبەت ئەم دوو ڕۆڵە شیرینمە هەرم شەو میوانن. دنیاش خراپ بێ جێیان ناهێڵم، دەبێ سەریان لە باوەشی دایکیان داوێ. ئەم شەو دەبێ میوانی خۆشەویستی مێهر و سۆزی دایکیان بن، دەبێ لە نزیکەوە گوێیان لە کوڵەی دڵە پڕ لە خەم و پەژارەکەم بێ، گوێیان لە کزە کز و قرچە قرچی جەرگم بێ. هەتا بەیانی سەری هەردووکیان لە باوەشی دابوو، بە سۆزی دڵی دایکێکی جەرگ سوتاوەوە دەیلاواندنەوە. دایکم زوو زوو دەیتوانی بۆ هەر شتێک شیعرێک بڵێ کە وەسفی ئەو شتە بکات. زوو زووش دەیکوت من دڵم نایێ تێر بکەم شینتان، فعاد گیان خۆش بێ لە جێنشینتان. خەڵخاڵی هاتووە بە وڵاتدا، ڕۆڵە جوانەکان ئەبات لە زەکاتدا. هەیداد هەی بێداد نەوجوانم ڕۆ، یەخسیر کێشەکان پادگانم ڕۆ. دایک ئێعدامیەکان چییە حاڵیان، ئاگر دەبارێ لە دەور ماڵیان. دایک ئێعدامیەکان بێن بۆ دووکانم، هەواڵ ئەو کۆستە من باش دەزانم. دایکم هەرەو شەوە لەو حاڵ و وەزعەدا بە دەنگی بەرز هاواری کرد خەڵکینە گوێم لێ بگرن، ئێوە بزانن کە شێخ عەبدول و براکانی و هاوکارانی ڕژیم کوڕەکانی منیان تیرباران کرد. ئەو شەوە هەتا بەیانی هەمومان لە دەوری ئەو ئازیزانە ماینەوە، بەیانی تاناو قەبرەکە بەڕێمان کردن. دایکم لەسەر قەبران ڕووی لە خەڵکەکە کرد و کوتی ئێوە پێم بڵێن ئەوەڵ کامیان ماچ بکەم و خواحافیزی لە کامیان بکەم. لە درێژەی سەرخۆشی براکانم دایکم بە کۆڵ دەگریا و بە شعری بە سۆز دەیلاواندنەوە. لە هەمان کاتدا هۆشی بە هەموو میوانەکان بوو کە بە وەخت نانیان خواردبێ و لە کاتی خەوتندا هیچ کەس کەم و کەسری نەبێ. لە وەختی نان خواردنیشدا داوای لە هەمووان دەکرد کە نەگرین تا میوانەکان بتوانن بە ئارامی نانەکەیان بخۆن. لەو کاتانەدا نەخۆی دەگریا و نەدەیهێشت کەس بگری. شکریەی هاوسەری حوسێین 5 مانگە دووگیان بوو. دایکم هۆشی بەویشەوە بوو، زوو زوو دەیکوت ئامان حوسێین گیان دەردم نەدوێنی، لانکەی بێباوک بە من نەجوێنی. پاش 4 مانگ منداڵەکە لە دایک بوو، ناوی نرا فرمێسک. کاتێک دایکم لە دڵ ناخۆشی و پەژارەدا دەستی بەلاواندنەوە دەکرد، بە شێعر بەم جۆرە بەسفی بیرەوەریەکان پێکەوە بوونەکان و بەگشتی ڕەوتی ژیانی دەکرد. بۆ کلاس ئەڕۆن با بە تەمابم، بۆ قەسابخانەی پادگان ئەڕۆن با دڵنیابم. جامانەی سرد ئەمین ڕۆڵە گیان ڕیشەی مرواری، تۆ خۆتدا بە کوشت بۆ کوردەواری. ئەو ماوەیە خەڵکێکی ئێجگار زۆر هاتن و بە هەموو شێوەیەک لە غەمە قورسەکانی ئێمەدا بەشداریان کرد و تێدەکۆشان دڵنەواییمان بکەن. هاوکات پیاوکوژانی ڕژیمی ئیسلامی دەست بەردارمان نەدەبوون و چەند جار بەستوونی نظامی هێرشیان هێنا یان سیخۆڕ و جاسووسەکانیان دەناردە ناو پرسە و سەرخۆشیەکەمان. وەزعەکە جۆرێک بوو کە براکانم نەیان دەتوانی شەوانە لە ماڵی خۆمان بمێننەوە و دەچوونە شوێنێکی تر بۆ خەوتن.
هەواڵی مەرگی کاکفات. کاکفات لەبانە خێرا هەوڵیدا بۆ دروستکردنی بەرەیەکی کوردستانی لە ناو هەموو حیزبەکاندا. بۆ ئەو ئەرکە گرنگە لەگەڵ مامۆستا شێخ عیزەدینی حوسەینی، مام جەلالی تاڵەبانی و یەکێتی نیشتمانی، حیزبی دموکرات، چریکە فیداییەکان، حیزبەکانی تر و هەروەها لەگەڵ نوێنەری جەمعیەتی شارەکانی کوردستان کۆبوونەوەی کرد و داوای لە هەمووان کرد بۆ دروستکردنی بەرەیەکی کوردستانی و بەرەنگاربوونەوەی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان یەک بگرن. کاکفات لەبانەوە دێتەوە بۆ مەریوان بۆ لای هاوڕێیانی پێشمەرگە بۆ کۆبوونەوە و هەڵسەنگاندنی وەزعی تازە و هەروەها بڕیاردان بەرامبەر بە هێرشی حکوومەت بۆ سەر کوردستان. بەرنامەی ئەو لەو سەفەرەدا کە 2-3 ڕۆژی خایاند ئەوە بوو کە بە هەمووان ڕابگەیەنێ کە کاری یەکێتی جوتیاران ئیتر کۆتایی هاتووە و ئێمە ئێستا لە نێو کۆمەڵەی شۆڕژگێڕدا چالاکی دەکەین. بەڵام ئەو کەسانەی واکە پێیان خۆش نەبێ لەگەڵ کۆمەڵە کار بکەن، هەر بەرنامەیەکیان هەبێ ئێمە دەتوانین یارمەتیان بکەین. هەروەها داوای لە فاتحی شێخولئیسلامی کرد کە وەک نوێنەری کۆمەڵە بچێتە بانە و دەفتەری مامۆستا شێخ عیزەدین پێکبێنێ کە زۆر گرینگە. نەخشەی گرتنی پادگانی مەریوانیش لە دەستوری کاریدا بوو. چەند کەس لە هاوڕێیان بە سەرپەرستی عەتا ڕۆستەمی دەکاتە بەرپرس کە بچنە دەوروبەری پادگان و زانیاریەک لەسەر پادگان کۆبکەنەوە و لەوێ داوای هاوکاری بکەن لە دۆستانی خۆمان. بڕیار وابوو کە هەموو حیزبەکان بۆ جێبەجێکردنی ئەو پلانە هێز بنێرنە مەریوان. بۆ ڕێکخستن و هێنانی ئەو هێزە دەچێتەوە بانە. لەو سەفەرەدا یەک پێشمەرگەیان لەگەڵ نەنارد و تەنانەت دڵە بریندارەکەی ئەویان لە بەرچاو نەبوو. بەڵام کاکفات ئەوەندە بارودۆخی کوردستانی بەلاوە هەستیار و ناسک بوو، تەنانەت دوای تیربارانکرانی ئەمین و حوسەینیش بۆ سەردانی دایکم و نزیکانی تر نەیتوانی بێتەوە ماڵێ. چەند ڕۆژێک لە تیربارانکرانی حوسەین و ئەمین تێپەڕی بوو. 2 ڕۆژ پێش هاتنەوەی کاکفات بۆ مەریوان، ماجید لەگەڵ گیانبەخت کرد و عەبە باخیشی هاتەوە بۆ ئەڵمانە. نامەیە کە لە گۆڤاری ڕێبازی نوێی کۆمەڵەی ڕەنجدەراندا بڵاوکرابووەوە هێنابووی بۆ دایکم. نامەکە هی گیانبەخت کرد و جەماڵەڕەش ئەندامی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بوو. جەماڵەڕەش کاتێک حوکمی ئێعدامی درابوویە ئەو نامەیەی بۆ دایکی نووسی بوو. هاتنەوەی ماجید دڵی دایکە داخدارەکەمی تا ڕادەیەک تەسکیندا. ڕۆژی 9 خەرمانان بوو. ئەو ڕۆژە 5-6 هێلیکۆپتەر بەردەوام لە هاتن و چووندا بوون. هێلیکۆپتەرەکان ئۆقرە و ئاسایشیان لە دایکم هەڵگرت بوو، بەوە زۆر پەرێشان حاڵتر ببوو. ئەتکوت دڵی خەبەری داوە و هەستی بەوە کردبوو کە ئەوە دیسان کۆستێکی تر و کارەساتێکی تر بەڕێوەیە. بەدەم گریانەوە بۆ ڕۆڵەکانی زوو دەیکوت: تەیارەی چەمران شانە و شانەکە، داوای جوانەکان مەریوانەکە. ئاخ من نەمردام عەزرەت وە نۆوە، ساتێک سەرمەنا فوعاد ڕۆڵە گیان وە باڵای تۆوە. قەرار بوو ئەو ڕۆژە لەگەڵ چەند کەس لە براکان و خزم و کەس بڕۆینە سەرخۆشی ئەحمەد و حوسەینی پیرخزرانیان، بەڵام منیش هەر هەستێکی نائاساییم هەبوو. جگە لە قورسی خەمەکان زۆر بێ ئۆقرە و قەرار بووم. کوتم با ئیمڕۆ نەڕۆین و ڕۆژێکی تر بچین. ئەو ڕۆژە پورە فاتمم چووە پیرخزران. ئەویش کاتێک هاتەوە زۆر بێ قەرار بوو، کوتی نەخۆشم. دوایی زانیمان کە لە گەڕانەوەدا هاوکارێکی ڕژیم بە ناوی حەسەن بەگی نەچێ سەردەباتە ناو ماشینەکەیان و دەڵێ فوعادمان کوشت. کاکفات لەگەڵ شێخ عوسمانی خالیدی تەحمورسی ئەکبەری سەر بە سازمانی چریکە فیداییەکان، ناسحی خالیدی و برایم جەلال کادری یەکێتی نیشتمانی گەڕابووەوە بۆ بانە. لە ڕێگادا ڕژیم بە بەرنامە و پلان لە نزیک ئاواییەکانی بسام و کانێعمەت بە هێلیکۆپتەر پاسدار و چەکداری دابەزاندبوو تێکەڵچوون
دەست پێ دەکا. پاش 2 سەعات شەڕی نابەرابەر بەداخ و پەژارەیەکی زۆر کاک فوئاد و تەحمورس گیانیان بەخت کرد. ڕژیم بە یارمەتی هاوکارانی و سیخۆڕی تازە و کۆن زانیاری لە هاتوچۆی ئەوان هەبووە. ئەگینا لەو کاتەدا هێشتا ئەوەندە دەسەڵاتی لە کوردستان نەبوو کە هێزی وا بباتە سەرۆجادەیە. ڕۆژی دوایی میوانمان زۆر بوو، هەمویان لە خەبەرەکە ئاگادار ببوون، بەڵام کە زانیان ئێمە بێخەبەرین ئیتر کەس پێی خۆش نەبوو باسی ئەو ڕووداوە بکە. لە ناو میوانەکاندا ژنێک کە لە بانەوە هاتبوو دایکم زۆری دەدوەند. لی دەپرسی ئەڵێن فوئاد لە بانەیە، تۆ لەوێ دیوتە حاڵی چۆن بوو؟ ئەویش کە ئاگای لە ڕووداوەکە هەبوو بەڵام حەزی نەدەکرد ئەو خەبەرە جەرگ بڕە بە دایکم بدا، لە جوابدا دەڵێ بەڵێ دیومە. دایکم بەوە ڕازی نەبوو، منی بان کرد و کوتی زۆرە ترسم. ئەو هەموو خەڵکە بەم بەیانیە زووە بۆچی هاتوون؟ منیش کە نەمدەزانی چ ڕووی داوە هەوڵمدا دایکم ئارام کەمەوە. کوتم ئیمڕۆ ڕۆژی هەفتەی براکانمە. کوتی خۆماڵی نەسیمیش هەفتەی جەلالە، ئەی ئەوان بۆ هەمویان لێرن. کوتم حتمما پێیان خۆش بووە لای ئێمە بن و لێرە بەیەکەوە یادیان بکەینەوە. زۆری پێنەچوو چەند ماشین بەرەو ناو دێهاتن. مستەفای ئامۆزام کوتی ئەو ماشینانە جەنازەیان پێیە. هەموو پەشۆکان و پرسیاریان دەکرد کێیە؟ کێ دیسان گیانی بەخت کردووە؟ یەک دەیکوت ئەمجەد، ئەوی تر دەیکوت ناسر. ئەوان هەردووکیان پێشمەرگە بوون. کەس باوەڕی نەدەکرد ڕەنگە کاک فوئاد بێ. بە ترس و نیگەرانیەوە هەمومان بەرەو پیری ماشینەکان چوین. ستارەی ئامۆزام و گۆڵباخ خوشکی ڕەوفی کۆنەپۆشی لە ناو ماشینەکەدا بوون و گۆڵباخ بانگی لە دایکم کرد دادەبەهیا جەنازەی فوئادت بۆ هاتەوە. دایکم زۆر بە توندی باڵمی گوشی و کوتی مەگەر دوای ئەمین و حوسێین کوڕی ترم ئەکوژرێ؟ من و ڕەزا پێش هەموو کەس پەڕینە ناو ماشینەکە و خۆمان بە تەرمەکە گەیاند. پەتوویەکی سووری بەسەرەوە بوو، ڕوخساری وەک هەمیشە جوان، ئارام و لەسەرەخۆ، وەکەوەی بیر لە شتێک بکاتەوە وابوو، وەک شێتم لێ هات بوو. کاتێک دەمڕوانیە دایکم هەموو ژیانی پڕ لە مەینەتی، هەموو هاتن و چوونەکانی ڕێگای زیندانی، جەرگسووتان و تاسەنەشکانی هەمووی پێکەوە و هاوکات دەهاتە بەرچاوم. ئاخر خۆ تازە 6 ڕۆژ بوو 2 کوڕی تری تیرباران کرابوون. خۆف و ترس و دڵەڕاوکەی دایکم لە خۆڕاو بە بێهۆ نەبوو. ئەوە چی بوو؟ بۆ خێراو لە ماوەیەکی ئاوا کورتدا تراژدیەکان و ئەوەی لێی دەترسا یەک لە دوای یەک ڕوویاندا. بەم فکر و خەیاڵانەوە کە وەک بەرق خێراخێرا بە مێشکمدا دەهات و دەچوو هاوارم دەکرد دایە درۆیە ئەوە کاک فوئادم نییە. ڕەزایش بانگی دەکرد دایە باوەڕی پێمەکە کاک فوئادمە. کاتێک دایکم جەنازەکەی دی ئەم جارە خێرا دەستی فایزەی خوشکمی گرت و کوتی دەبێ هەڵپەڕی زەماوەندی فوئادە. ژێرکراسەکەی کاک فوئادی نابووە سەرسینگی و پۆتینەکانیشی خست بووە ناو کۆشی. هەتا جەنازەکە شۆردرا هەرماچی دەکرد و کوتی من فوئادم بوو شێری ڕووی جیهان، ئەحیا کەرەوەی بنەچەی کوردان. تۆ بۆ کوێ ئەڕۆی ئەزمی کوێ داری؟ ڕەفیقەکانت فوئاد ڕۆڵە گیان بەکێ ئەسپێری؟ ئەوە چەند ساڵە هام بە تاسەتە و بۆم نەنا بە بۆن هەناسەتە و فەرهادە کۆکەن نەتەوەی چینی لەسەر شی و سەقز بۆوە خەمگینی. ئەو ڕۆژە براکانم لە ماڵ نەبوون و لە کێوێک لە پشت ئەڵمانە خۆیان شارد بووەوە. کەسێک لە خەڵکی ئاوایی چبوو ئەوانی پەیدا کردبوو بە بانگ و هاوار خەبەرەکەی پێدا بوون. هەموو دەست بەجێ
خۆیان گەیاندەوە گۆڕستانی تاڵەسوار.